لهمبر شرمزار کردنین وی چالاکی دا لبرانبر داخستنی سنورین روجاوا و شاندنین جوانین باشور جبور روجاوا هلویسته و چیه؟ خواسته ما جبنا کوفی قاپی جبنا سوری گرک بکه خواستنا ما آوا گلک ام کرد هر چا پارچه کردستانی آریکاری بنیاد دعوی ام هر چا پارچه کردستانی گلک ام بنیاد همون برانا گلک یکیتا میاد برا هر چا پارچه خونا ما تابع حمیابی ولاتیا گلک جبنا ولاتیا همون سكرتري زقار بكمرة هاد غزم أفسر بسكنة بس عندي بس برا دايك نجرين بس عندي بس عمي دايك بس سبي جنينة تمام أم تقول الشر بسكنة عندي ها تنيش حمورة يا أم بفقدانا أم سركبتنيش حركة تخازن أم سركبتنيش يبكر دفين أم دج من الناس عن مزادكن أم على تليدكينن أم جبكر دفين حيام رينين بوهبرنا أم قنا وتجاري جبرناكن أم شوبا ودمشن أم كردي روش آبانا حيام رينين بهبرنا أزد روش آبا حجارة بيروزكن أزد يبكر حجارة برجاني بيروزكن أزد كبتنيش حركة بجي سرق بامبو بجي بفقدانا يبكر ڕاستەکەی ڕخنەی تەواو لەیانە ناگرم کە هەڵەستن بەو کارە بانجاندانی ئەو کارە چونکە کوشتنی کوردێ بەدەستی کوردێک ئەمە دەیان جاری ئەوە خراپە کە بەدەستی کەسێکی غیری کورد بکوژرێت بەڕاستیەوەی کە پێویستە لەسەر خەڵکی باشوور لەسەر لایەنە سیاسیەکان و ڕێکخراوەکانی باشوور پشتگیریکردنن لە گەلی کورد لەو بەشەی ڕۆژئاوای کوردستانە چونکە زیاتر لە هەموو کاتێک گەلی کورد لێ پێویستی بە هاوکاری خەڵکی باشوورە بەڕاستیەوەی کە لەسەر ئێمە گەنجی باشوور ئەوەیە کە پشتگیری خۆمان لە هێزەکانی یەکینەی پاراستنی گەل و گەلی ڕۆژئاوا بکەین چونکە بەڕاستیەوەی ئەوانەی کەن یەکەم جارە لە مێژووی کوردە لە هەر پارچەی کوردستانە بکرابێ خۆبەخشانە خەبات بۆ ئازادی بەشێکی کوردستان کرابێتەنە ئەم خەباتەش سنووردار نەکراوە بۆ پارچەی کوردستان و ئازادی ڕۆژئاوا ئەتوانین بڵێین ڕێگە خۆشکەرە بۆ تەواو ئازادی کوردستانی گەورە بەگشتی چی بە گەنجانی باشوور ئەڵێ چی بەو گەنجانە ئەڵێ یان بە هەر ئامانجێکی نادیار و ناڕوون بۆ وا ئەکەن و ئەڕۆن بۆ دژایەتیکردنی براکوردەکانیان بەڕاستی مەرج نییە ئەوانەی کە ئاچن بۆ ئەوێ گەنجی خراپ بن و مەبەستێکی خراپیانە بێ بەڵام ئەوەی کە لە سەریان ئەکرێوانی کە لە سەریان ئیشەکەن بەلایەنێکی خراپەوە ئیشیان لەسەر ئەکەن و وەکو جۆرێک لە هەڵخەڵەتاندن ئەو کارانیان پێ ئەنجامەدرێ بۆیە منیش لێرە ئەتوانم بڵێم ئەتوانم ئاگاداریان کەموانە بۆ ئەوەی زیاتر وشیار بن و داوا لەو مەڵباتانە ئەەکەم کە ڕێگری لەو گەنجانە بکەن یاخود ڕێگری لە بەردەمیانە دروستکەن بۆ ئەوەی تووشی ئەو کارە نەبن و ئەگەر بیانوێ شەڕشکەن لە پێناو وڵات و لە پێناو گەلی خۆیانە بیکەن نەک دژایەتی لە گەلی خۆیان بکەن لە هەمبەر وی شۆڕژی ڕۆژئاوا و شاندنین جوانن باشوور ji بۆ ڕۆژاوا بۆ شەڕکردن دژین برایان کوردێن مە تۆوەکی جوانێک پەیامێتە بۆوان جوان چییە؟ پێشەیە ئەس جوانێ باشوور سپاس دەکەم دەر ئەو سەرهەڵدانێک کۆ دەکەم بۆ ڕۆژاوای کوردستان ئێستا یعنی نها ڕۆژاوای کوردستان پێویستە ئەم خەڵکی لێرە ڕامنە چالاکە بۆ ڕۆژاوا ئەم دخوازم پەیامێک بیشێن بۆ کاک مەسعود بەرزانی و ئەم دەرگا ڤاکێ دەرگای حدود ئەی سینۆر ینی بەگشتی لە هەمبەر شۆڕشی ڕۆژئاوا پەیامێتە چییە ji بۆ گەلێ باشوور بە تایبەتی جوانن باشوور و بکارن پشتیوانی خۆ نیشان بدەن لە هەمبەر شۆڕشی ڕۆژئاوای کوردستان ئەس خازم ڕۆژە جوانە لێر ئەو بکەن ڕامنە چالاکە بۆ جوانێن ڕۆژاوای کوردستان چکۆ نها ڕۆژاوای کوردستان دەختێکی نێڤ دەختێکی پرێ گرینگە مەزندێ نێڤ دەولەتی ترکیژ ئەو دکێ شەڕ ئەو چتا دکێ هەموو دەولەت دما بوونە ئەوە هجوومێ ما دەکرد ئەوڵ مەکینە بدەم سپاس
کردا دبل بازار روجاوا ام شرمزان دکن ام برخودانی گل کود را دغازن ام دغازن کرد گی یک به و بیجی یا پکه بیجی برخودانا یا پکه و و یا پکه روجاوا نابه شهید نامرن شهید تجار نامرن گشتی و جیهان و کوردستان سڵاو لە خۆراوای کوردستان سڵاو لە خۆڕاگری شێربانەکانی کورد لە دژی داگیرکەری و ستەم سڵاو لە ئێپەگا سڵاو لە شۆڕشی دیموکراتی گەلی کورد لە خۆراوە سڵاو لە دایکانی کورد و سڵاو لەو گەنجانەی بە خوێنی سووریان بناخەی ئاشتی و یەکسانی و ئازادیان بۆ کوردستاندا ئامەزێنن بەڕێزان و خۆشەویستان پێش هەموو شتێک داخستی دەواازەکانی باشوور ڕۆژئاوای کوردستان لەلای حکومەتی هەرێمەوە شەرمەزان و ئیدارە دەکرێت ئەمڕۆ ڕۆژئاوای کوردستان لەنێو قورسترین شەرت و مەرجی ئاسایشی ژیاندایە لە چوار لاوە حەساری خراوەتە سەر و سەر بە سوپای ئازادی سووریا دەوڵەتی سووریا لەلایەن دەوڵەتی تورکیا لەلایەکەوە حکومەتی هەرێم لەلایەکی ترەوە حەساری هەمەلایەنی خراوەتە سەر لە ناکاو جوگرافیای تورکی هێرش دەکرێتە سەر هاوڵاتیانی کورد بردومان دەکرێن سوپای ئازاد پشتیوانی هێزە دەرێکەکان بە جیاواز هێرش دەکاتە سەری ئەمانە هەمووی مای تێگەیشتنە چونکە دوژمن بەڵام ڕاستی لە سیاسەتەکانی حکومەت و هەرێم بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان تێناگەن بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینین حکومەتی هەرێمی و پارتی دیموکراتی کوردستان کەوتوونەتە ناوبەرەی داگیرکاری دوژمانی کوردستانەوە ئەگەر وانە ئەی بۆ سنوورەکانی ڕۆژاوا داخەن لە کات و ساتێکە کە باسی کۆنگرێنێتەوەی کوردستان دەکرێت هەڵوێستی بەم شێوازە تەنیا خزمەتە بە داگیرکاری و کوردستان دەکات گەلەکەمان لە ڕۆژاوا پێویستی بە یارمەتی هاوکاریە هەر لەم ئێوارەیەدا هێزەکانی سەر بە حکومەتی هەرێم ڕێگەیان نەدا ئیسعافەکان بریندارەکان کەون و سنوورەکانی لێ داخلا حکومەتی هەرێم لە زووترین کاتدا دەبێت هۆکاری داخستی سنوورەکە بۆ گەلی کورد ئاشکرا بکات لە بواری کاراییدا ئێستا هەڵوێستی حکومەت ئێرەم دژاتی لە بەرامبەر گەلی کورد بۆیە بە زووترین کات دەبێت دەواازەکانی نێوان ڕۆژئاوا و باشوور بگرێتەوە بۆ ئەوەی هاوکارەکانی گەلەکەمان بگاتە برا خوشەکانمان لە ڕۆژئاوای کوردستان یەکێکی تر لە ئامانجەکانی ئەم چالاکەمان داگیر ئاگاهکردنەوەی گەنجانە بۆ ئەوەی بە ناوی جیادەوە فریم نەدرێن شەڕی براکوژیان پێ نەکرێت ئەگەر کورد بە تەمای جیادە ئەوە جیادی کەبیر بەشداریکردنی هێزەکانی یەبەگەیە نەک ئەو گروپە چەتانی کە بە ناوی ئیسلام و ئاینەوە دەستێزی دەکەن سەر ناموس و شەرەفی خەڵکی بێتاوان و مەدەنی و تاڵان و تیرۆریزم بەڕێوە دەبن هەروەها باوکان و دایکانمان ئاگادار دەکەینەوە زیاتر ئاگاداری مناڵەکانیان بن تاوەکو فریم نەدرێن و شەڕی براکوژیان پێ نەکرێت هەموو گەنجەکانمان دەوێت بزانن کە لە پشتی ئەم سیاسەتەوە دەوڵەتی تورکیا
دەوڵەتی تورکیا هەیە و بەڕێگەی هەندێک لایانی بە حزاب ئیسلامی سیاسەتی لە دژی باشووری کوردستان پەیڕەو دەکات شەڕی براکوژی لە بەرچاویان دەکەن و ئەمە جیادە ئەمە جیاد نییە جیانە و منافقیە شەڕ لە دژی ئاین و پەروەردگار بۆیە لە هەمان کاتدا ئەو لایەنان شەرمەزار دەکەین دەڵێن خۆر بۆ هەمیشە لە پشت هەورەکانەوە نامێنێت بەڵکو هەور لا دەچێت و تیشکی خۆریش جیان ڕووناک دەکاتەوە هەروەها هەڵوێستی ئەنجومەنی باڵای پێشمەرگەدەریەکان بۆ ڕاگەیاندنی ئەوەی کە ئامادەن گیانیان لە پێناو ڕۆژئاوای کوردستان دابنێن سڵاو دەکەین و پێمان وایە کە ئەمە پیرۆستترین هەسینەتەوەی مرۆییە هەروەها ئەمە ئەرکێکی گەنجانەیە کە پێشوازی لە ڕۆژئاوای شۆڕشی ڕۆژئاوا بکەن و بەشداری یەکینەکانی پاراستنی گەل بکەن لە کۆتاییدا ئەم هەڵوێستەی حکومەتی هەرێم ئیدانە دەکەین و ئاگاداریشی دەکەینەوە کە داخستنی سنوورەکان خزمەت بە دوژمانی کوردستان و داگیرکاران دەکات بە زووترین کات دەبێت دوازدە سیاسەتە بێنن ئەگینا لەلایەن گەلی کوردەوە سزا دەدرێن هەروەها پێشتر کە خۆپیشاندانمان بۆ کردنەوەی سنوورەکانی ڕۆژئاوا کرد و ئێستاش لەسەر شەقامەکانی ئاگاداری داخوازی گەلی کورد جێبەجێ نەکراوە کۆمەڵی گەنجانی وڵات پارێز حتا هەفتەیەک لە سەرانسەری هەرێم زنجیرە چالاکەکانمان ڕادەگەیەن و ئەو کەسانەی کە دەیانەوێت دەنگیان بەرز کە دەتوانین بەشداری چالاکەکانمان برد هەروەها داوا لە کۆمەڵی کوردی بە گشتی ڕۆشنبیر و چالاکانی بەدەنی و گەنجان دەکەین کە دەنگیان بکەنە یەک لەگەڵ ڕۆژئاوای کوردستان جێگای ئاماژەیە پیاوە ئاینەکانی کوردستان و وەزارەتی ئەوقاف دەبێ لە خوتبە و وتارەکانی خۆیاندا خانەوادەکان و گەنجانی ئەم وڵاتە ئاگادارکەنەوە ئەرکی نیشتیمانی و ئاینی و خۆیان جێبەجێ بکەن سڵاو ڕێزی شۆڕشگەری کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان 28/2013 جبهەی شکست جبهەی فشە کۆمەڵێک چەتەی بێسەر و بەرە پۆلێ داڵی پیسخۆری سەرزبڵدانن بەرەی نەسرە کۆمەڵێ مافیای چەکلەشانن بەرەی نەسرە گروپێک جانەوەری ڕیشپیسی بێناو نیشانن تاقمێکی بەرگ بۆ گەنی ناو هێلانەی ژانن زۆر لە خێوەچن بەرەی نەسرە زۆر لە جرجی ناو زێرابەچن ڕۆڵەکانی گەلەکەمان دەباتە شوێنێکی درۆ بەگشت شۆڕەژێرەکانی دەدەکاتەوە دەبوو ئەو مەلایەنەکە فتوای وا دەدەن هانی ڕۆڵەکانی گەلەکەمان بدایە بچن لەوێ پشتگیری لە ڕۆڵەکانی خۆیان بکەن دەبوو لە مزگەوتەکاندا لە جیاتی ئەو فتوا کوردستانەکانە و ناشرینانە کۆمەکیان کۆکردایەتەوە دەستە دەستە گەنجانیان هەڵ بدایە بۆ پشتگیری لەو شۆڕژێرانە ئەم چالاکیە بە دڵۆکیان لەسەر ناوی ڕێکخراوی ژنانی ئازادیخوازی کوردستان سڵاو دەکەین و هەروەها شۆڕشی ڕۆژئاوای کوردستان شۆڕشی یەکەکە شۆڕشی